قساکەین لەسەرەوەی کە چۆن بکرێت ئەو خوێندکارانەی کە ئیشەڵا لە ساڵانی داهاتووە بە تەمان بەشداری بکەن لە تاقیکردنەوەکان بتوانن سەرکەوتنێکی گەورە ئەوانش لە ژیانی خوێندنی خوانە بەدەست بهێنن. قساکەین لەسەرەوەی کە ئەم ئەزمونانە چۆن کەسێک ئەتوانێت سوودی لێوەربگرێت و هەروەها ڕەوەند زۆر جار ئێمە کاتێ باسی سوود وەرگرتن ئەکەین لە ئەزمموی کەسێکی سەرکەوتوو مەبەست ئەوە نییە هەر بە قەد ئەوە بە کواڵیتی سەرکەوتنەکەی ئەو ئێمەش بتوانین سەرکەوتوو بین هەر ئەوەنەی من بتوانم هەنگاوێکی جیاواز و باشتر لە ژیانی خۆمە بنێم لەوانەیە ئەمە واتای سوود وەرگرتنەکە بێت. قساکەینە سەرەوەی کە من چۆن بەپی تواناکانی خۆم بەپی هاوش کێشەی ژیانی خۆم ئەم سوودە وەربگرم و ئەم ئەزمونە بهێنمە ناو ژیانی خۆمەوە و زۆر جارش ئەگەر کەسێک بەداخەوە لەوانەیە نەتوانێت هاوشێوەی کەسێکی سەرکەوت و ئەم سەرکەوتنە لە ژیانی خۆی دووبارە بکاتەوە ئیتر لۆمەی کەسانی چواردە ژیانی لێ تاڵاکە لەوانەیە زۆرێک لە خوێندکارەکان لەم ماوەیە ئەمان زۆر ڕوبەڕوو بگوێتەوە دایک و بە ڕاست چیت کەم بوو لە ژیانی خۆت من هەموو شتێکم بۆ کردی ئەی تۆ بۆ ئەنجامەکەت بەو شێوەیە نەبوو لانێ ئەمانە لە زۆرێک لە خێزانەکان لە تاو دڵسۆزیە زۆر دووبارە بکرێتەوە تا چۆن بەڕاستی تۆ بەپی توانای منداڵەکەت ئەبێت چاوەڕێی سەرکەوتنی لێ بکەیت لەسەر ئەم تاڕادوێن بە میواندارەتی زۆر بەڕێز ئیمان سەلام کە بەڕێزیان ڕاهێنەری گەشە پێدانی مرۆین خات و ئیمان سڵاو لێبێ زۆر زۆر بەخێر بیت سوود چۆن نەتوانین لە ئەزمموی کەسێکی سەرکەوتوو وەرگین بەڵام بەپێی ژیانی خۆم بەپێی توانا و با بڵێن هاوکێشەی ژیانی خۆم. من پیرۆزبایی یەکەم بە و خوێندکارە عزیزانی کە ئەم ساڵ هەوڵێکی زۆر باشیان ناوە نمرەیەکی زۆر زۆر باشیان بەدەست هێناوە پیرۆزیان بێ ئینشاءالله بە هیوای پلەی باشتر و شوێنی باشتر بەڵام ئێمە لە کاتێکە ئەتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەرگین کە وەکو ئەوان نەبین واتە ڕێک لەکچوونێکی وەک ئەوانمان بۆ دروست نەبێ مناڵەکانمان ڕێک وەکو ئەوان پەروەردە نەکەین یعنی یەکەمێکمان هەیە زۆر پێی معجبین کە لەو بارودۆخە قورسەی ژیان یاتوانێتی ئەو پلێ بەدەستبێنێ ئێمەش مناڵەکانمان بەوە تەشجیعکەین کە تۆ ژیانێکی زۆر خۆشە بۆ فراهەمکراوە بەڵام نەتوانانی وەکو ئۆبی لێرە هەم شعور بنەقسی بۆ مناڵەکە دروست دەکەی هەمیش تۆ ئەتەوێت تاکێک وەک تاکێکی تر دروستکەی تۆ ئەگەر هەموو تاکەکان لە یەک چون کەواتە جیاوازیمان لەکوێ بوو کەواتە ژیان خۆی بە جیاوازیەوە جوانە ئەتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەرگین بۆ ئەوەی ڕێنیشاندەرێک بن بۆ مناڵەکانی ئێمە یاخو بۆ قوتابیەکانی ئێمە کە بتوانن لەوانەوە فێر بن نەک ئەوەی ڕێک وەکو کۆپی ئەوان بن ئەو نمرەیەکی 97 هێناوە 98 هێناوە ئیتر ئەو هەموو شتێک نییە ئیتر ئەو نمرەیە هەموو شتێکی ژیانی ئەو دابی ناکە ڕاستە دەستخۆشی لێکین و بواری ژیانە زۆر سەرکەوتوو بۆ توانیوەتی پلەیەکی زۆر باش ببڕێ بەڵام پێ ئەچێ مناڵەکەی من لە بوارێکی ترا زۆر زیرەکتر و زۆر لێ هاتووتر و سەرکەوتووتر بێ بۆیە من ناتوانین تەنها بەلایە یان بە پێوەرێ مناڵەکەمان مقیاس بکەین بەداخەوە هەنێک خێزانمان هەیە کە مناڵەکەی لە قۆناغی 12 شکست دێنە یان نمرەیەک نەیانێکە دڵخوازی خێزانەکەیەتی ڕاستەوخۆ پێوەری ئەکات بۆی کە پێڵێ تاکێکی فاشلە لە ژیانیان سەرکەوتونیە ئەمەمان زۆر بینی و بەتایبەت لە هەندێک و باوکان لە دڵسۆزی و خەمخۆری خۆیانە بەڵکو تۆ ئەبێت وا لە مناڵەکەت بکەی ئەم نمونەیەت هەیە ئەمە نموزەجێکە ئەمە نخبەیەکە لە فیئەکەی خۆتا کە فیئەی قوتابیە تۆ چاو لەو بکە بە لایەنە باشەکەی نەک چاولێکەری ئەوەی کە تۆ بتوێ ڕێک دەقا و دەقوەک ئەو بی چکە ئەگەر تاکێکی تەقاودەقمان دروست کرد کەواتە جیاوازیمان دەست ناکەوێت کەواتە هەمووان لە بوارێکا پێشەکەین بوارەکەین تروەلائنین بۆی ئەتوانین چاولێکەری بەلایەنە باشەکە بەکاربێنین لەم قۆناغەیە ئەتوانین بڵێن جیاوازیەک هەیە لە نێوان کەسی سەرکەوتوو و کەسی سەرنەکەوتوو یان کەسێکی ئاساییە طبعا جوازێکی لەوانەیە بڵێن بین یەرز و ئاسمانە چونکە ئەو کەسانی کە سەرکەوتون بە مانای وشە تێئەکۆشن هەوڵەدەن و لە زۆر شتی ژیانی خۆیان ئەبورن قوربانیەکان لەوانەیە کەسێک هەبێت بان خەر خوێندکارەکان کە باسمانە سەر ئەوان کە خوێندکارەکان بە نمونە وەرگرین ئەویش تەواوی ینی بوون ئەم ساڵی بە کۆششکردن بەسەر بردووە هەڵی تەواوی یاوە و ڕەنگە زۆر زیاتریش لەو کەسە ئەوانی کە ئێستا نمرەی باشن هێناوە سعی کردبێت بەڵام ئەم نمرەکەی کەمترێکە ئەویان جیاوازە چونکە ئێمە ئەتوانین ئێمە ناوی کەسی سەرکەوتوو بە شێوازە ناو ئەهێنین کە لە چەند بوارێکا سەرکەوتوو بێ نەکەوی تەنها لە یەک بوارە گەشت بێتە لووتکە خۆی ڕاستەڵە لە هەموو شتێک بزانە بەڵام لە شتێک هەموو شتێک بزانە ئێمە بسمان لە کەسی سەرکەوتوو ئەوەیە کە لە هەموو شتێک ئەزانێ بەس لە بوارێکە دەرەکەوێت نەکەوەی کە تۆ تەنها لە قۆناغی 12 مناڵەکەم سەرکەوتووە ئیتر بوارەکانی تری وەلا ئەنێم لەگەڵ ڕێزمالەوانە لەلایەنی کۆمەڵایەتی و دەرونی و نەسیەوە زۆر وێران بێ ینی پێویستی بە کۆمەڵە چارەسەرهایەک هەبێت کە قوتابیەکەی تۆ تایەتی و ئەتوانێت هاوکاری ئەو بێ بۆی ئێمە ناتوانین تەنها بەلایەنێک
لەلایەنەکان سەرکەوتنی کەسەکە دیاری بکەین. طبعا فەرق هەیە لە بینی ئەو کەسێک کە هەوڵە داوتی ئەکۆشێ لە بوارێکە و لە کەسێکی تریش کە هیچ هەوڵێک نادات. بەڵام ئەشکرێ ئێمە تەواوی ساڵەکە قوتابیەکەمان هەوڵیاوە بینیومانەوەکو خێزانۆک و چواردەور تەماشامان کردو بەردەوام ساڵەکە خەریکی هەوڵ و ماندووبوون و تێکۆشان بۆ لەوانەیە قدرە و توانای مشکی مناڵەکەی من هەر ئەو نەئەستی هەبێت کە بتوانێت ئەو نەنمرە بەدەست بێنێ. بۆیە ناکرێ مەزەختێکی وا لە مناڵەکە بکەین کە گرەی دەرونی و لایانی نەفسی بشێوێنین گرەی دەرونی بۆ دروست بکەین. بەڵکو وای لێ بکەین کە ئەوەندەی لە توانایەتی هەوڵ بدات ئەوەی تریشی ترها تۆ ناتوانانی هەموو شتێک لە ژیانە بە ویستی خۆت و بە حەزی خۆت کۆنتڕۆڵ بکەیت. ئەبێ مناڵەکە لەسەر ئەو ڕابێنین یان قوتابیەکە لەسەر ئەو ڕابێنین. ئەمەش بۆ تەنها لە قۆناغی دوانزایە نابێ، ئەبێ ئێمە لە مناڵیەوە ئەمەمان کردبێ لانی کەم ئەگەر لە مناڵیشەوە نییە لە قۆناغی دە یانزەوە ئێمە ئەم ئامادەکاریەمان کردبێ بۆی مناڵەکە وەکو بەڕێستان فەرمووتان خۆی نەچوێنێ بە خەڵکانی تر بەڵکو ئەوان وەک نمونە وەرگێ بۆ ژیانی خۆی و هەموو دنیاش هەموو ژیانیش قۆناغی دوانزە نیە. ئەکرێت ئێمە بڵین بەشێکی ژیانی خوێندکار قۆناغی دوانزەیە لە هەرێمی کوردستان، بەڵام خۆی لە دنیاە بەم شێوازە نیە. مناڵ بەپێی حەز و توانە و ویست و خولەی خۆی ئەخوێنێ ئەو مهارەی کە تایەتی پەری پێەیە. بۆیە ئەتوانین لێرەوە بۆ قوتابیانە بڵین کە هەوڵێکی زۆریاندا و بەڵام توانای نمرەیەکی زۆر بەرزیان نەبووە، لەوانەیە توانە و ئاست و مستەوای مشکی ئەو کەسەیە خۆت ئەو قوتابیە هەر ئەوەندە بوو بێت و لەومەی خۆی نەکات، بەڵکو هەوڵ بدا ئەو بواری کە حەزی لێتی لەو بوارەیە خۆی ببینێتەوە سەرکەوتوو بێ بۆ چواردەورەکەی بسەلمێنێ کە تەنها قۆناغی دوانزە پێوەەر نییە بۆ من. باشە ئینارخان ئایا بە قسەکەی جەنابەت پێویستە کە پێداچوونەوەیەک بە پێناسی سەرکەوتوو لای خۆمان بکەین؟ طبعا بالفعل ئێمە لێرە سەرکەوتوو تەنها وەکو پێشتریش باسم کرد تەنها لە بوارێکە کە سەرەکەوێ ئەو کەسە تەنها لەو بوارە ئێمە ناوێنین کەسی سەرکەوتوو، بەڵام هیچ کەسێک لە دنیاە نییە کە توانایەکی نەبێ کە مەهارەیەکی نەبێ، بەڵام ئەو مهارەیە شاردراوەتەوە. تۆرە ئەو کەسە هەڵسەنگێنیان ئەو قوتابی خۆت هەڵسەنگێرە خۆی مامۆستای سەرکەوتوو ئەو مامۆستایە کە بتوانێت قوتابیەکانی خۆی هەڵسەنگێنێ لە چ بوارێکە مەهارە و توانای پێەیە لەو بوارە ئیشی لەسەر بکە. گرنگترین شت لە مامۆستاکانی ئێمە کە پێویستە هەیان بێ ئەوەیە چکە قوتابی سەرکەوتوو دوجار کێ پەروەردەیەکات مامۆستای سەرکەوتوو پەروەردەیەکە. بۆیە لەوانەیە قوتابیەکمان هەبێت لە بواری ئارت و هونەرە ئەوەندە سەرکەوتوو لێ هاتوو بێ، بەڵام ئێمە لێرە بۆ پێوەری بۆ ناکەین کە سەرکەوتووە. ئێمە تەنها لایەنی علمی ئێمە دوو بەشمان هەیە لە مشکی ئینسانە، بەشی ڕاست و بەشی چەپی مشکی ئینسان. زۆربەی زۆری کەسەکان بە شاچەپەکەیان زیاتر چالاکە، بەڵام ئەوانەی کە بەشی ڕاستی مشکیان چالاکە داهێنانکارن دیزاینەرن زۆر شتی باشیان پێە، بەڵام نسبیان کەمە لە دنیاە. بۆیە لەوانەیە قوتابەکە ئێمەیەکێ بلو قوتابیانی کە بەشی ڕاستی مشکی چالاکە و کەسێکی داهێنەرە لە بوارێکە، لەوانە لە بواری دیزاینە داهێنەر بێ، لە بواری میوزیکە شتێکی زۆر جوانیان، لە بواری گرافیک دیزاین و ئەو شتانی بواری کۆمپیوتەر تەکنۆلۆژیا ئەم قوتابی من زیرەک بێ، کەواتە تۆ ئەبێت وەکو مامۆستا ئەمە ئەچێتەوە سەر ئەرکی یەکەم خێزان دووهەم مامۆستا بتوانن ئەو توانای لە قوتابیەکە دەرخەن و بپێی توانای قوتابیەکان پێناسی سەرکەوتنیان بۆ بکەن، نەگەوەی تەنها لە بواری قۆناغی دوانزەیە بەم قوتابی بڵێ سەرکەوتووە یان سەرکەوتونیە زۆر حساسە. ئیمانخان کە بۆ جوارە پێناسی سەرکەوتنەکەیت کە تەنها لە قۆناغی دوانزەیە چووکی نەکەینەوە کورتی نەکەینەوە، ئەم ژمارە کەمەی خوێندکاران کە پێیان ئەوترێت سەرکەوتوو کاریگەری چییە بە لەسەر ئەو ژمارە زۆری خوێندکاران کە بەم ژمارەی ئەوترێت سەرکەوتوو؟ خۆی تەبعاً وەکو ڕاگەاندن من دەستخۆشیان لێ یەکەم ماوەیەکی زۆر باشە پێشوازەیەکی زۆر باش لەو قوتابیەکەن کە سەرکەوتوونەکە نمرەیەکی باشیان بەدەست هێناوە، بەڵام ئێمە بێ زۆر زۆریای شتێک بین کە ئەم دەرکەوتن و ئەم گرنگی پێدان و ئەم بارزکردنەی ئەم قوتابیانی کە وا سەرکەوتون و نمرەیان هێناوە نەبێتە هۆکارێ بۆ شکاندنەوەی قوتابیەکانی دیکە یاخود بەکەم سیرکردنی هەوڵدان و ماندووبوون و کۆششبوونی قوتابیەکانی دیکە. بالفعل ئێمە هەر خۆمان لە پیشەکەی خۆمانە کە کەسێک لە ئێمە زۆر باشترە لەوانەیە ئێمە لە مستەوایەکی بەرزین پێمان ناخۆش نەبێ، بەس هەر حەز ئەکەین ئێمەش وەک ئەو بین، حەز ئەکەین ئێمەش وەک ئەو دەرکەوین، حەز ئەکەین ئێمەش وەک ئەو دەستخۆشیمان لە پلو پێزانینمان نەبێ. بۆیە جاوەرە بیهێنە بەرچاوی خۆت قوتابێکی قۆناغی دوانزە جارێ سەرەتای داخلبوونە بە قۆناغی گەنجی تۆ ئەبینێت چەند گەنجێک ئەهێنێتە دەرەوە و دەستخۆشیان لێ ئەکرێ ڕاستە و خۆ هەز بە کەمیەک دروست ئەبێت، ئەمە ینی شتێکی حەشە هەڵنەگرە، بەڵام
ئەرکەکە ئەکەوێتەوە سەرشانی خێزانەکانیان کە بتوانن دڵنەوەییان بکەن و ئەوانیش نەبن بە هۆکارێکی ترکە لە سوشال میدیا بینن بڵێن ئەها ئەو چۆن بوو تۆ بە هەمان شێوە نەبووی بە جۆرێک بێ ئەوانیش زیاتر برینەکەیان بکولێنەوە بەڵکو لە بری ئەوە متمانیان بە توانای مناڵەکەی خۆیان هەیە و بتوانن وای لێ بکەن کە ئەمنستی قەی بەخۆی بێ پێشی خۆش بێ کە ئەو هاوتەمەلانی خۆی سەرکەوتون و من پێم باشە لێرەوە ئەو قوتابیانەشی کە خوار ئەو نمرێشیان هێناوە چالاکیکی جوانیان بۆ بکرێت شتێکی جوانیان بۆ بکرێت تۆزە گرنگیان پێ بدرێ عنی هەم ئەو قوتابیانە نەبنکەنەوە هەشتونەوە حوتیان هێنا بەڵکو قوتابیانەشی کە لە 90 نزیک بوونەتەوە سەر و 85یان هێناوە مافی خۆیانە کە شتێکیان بۆ بکرێت و هیچ نەبێیان دەستخۆشیەکیان بەگشتی لێ بکرێت چکە خۆشە تۆ چەند ساڵێکە ئەخوێنی چەند ماندووبوونت هەبوو لە مای ئەم ساڵەیە چەند کەسێک بە نخبە دیاری بکرێوی تر تۆ ڕەنگە ئەو ژمارە زۆری خوێندکاران کاریگەری هەبێت لەسەر خۆناغی داهاتویان کە پەیمانگایە کە زانکۆیە کە هەر یەکە لەو بەشە نەکراوەتەوە ینی تەواوی خوێندکاران وەربگرێت بێگومان چکە تۆ ئەم قوتابی خۆ ئەم نمرەی هێناوە دوای ئەوە ئەی چیەکات ئەچێتە بەشێکەوە لە بەشێکەوە خۆی بینێتەوە خۆی ئەدۆزێتەوە تۆ کە لە ئێستاوە بە شکست خواردووی نەردە بەشەکەەوە لەوێ شاسەرکەوتو کاریگەری ئەبێت لەسەر خۆناغی داهاتوو بێگومان چونکە تۆ ئەکە بە متمانە بخۆبوونەوە چی داخلی بەشەکەت بووی سیقەیەکی ترت هەیە حماسێتێکی ترت هەیە وەکەوەی کە تۆ وەکو کەسێکی فاشل هەنگاو بنی بۆ پرۆسەکە هەر بە فاشلیش زانکۆ تێپەڕێنی و دواتریش دەرچوێکی فاشلێت لێ دەرەچێت کە لە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆیە هەستەکەین گەنجەکانمان توانایەکی زۆریان پێەیە قدرەیەکی زۆریان هەیە بەس ئەوەندەیان پێوتراوە تۆ ناتوانی تۆ نایزانی هەستەکەم ناتوانن دەری ببڕن توانای دەربڕینەکەیان نیە توانای ئیشکردنیان نییە ئەگینا زۆر لێ هاتوون زۆر شتیان پێ زۆر مێشکراوە و چاوکراون ئێمە زۆر جار کاتە ئەنجامی لەم جۆرە بڵاو ئەکرێتەوە بەتایبەت ئەو دایک و باوکانی کە لانەیە لە خوێندنا منداڵەکانیان دەرەجەی یان ئەنجامی باشیان بەدەست نەهێنا بێت بۆ ئەوەی کە پەلەپیتکێک بن لە منداڵەکەیان هەر لەبەر داهاتووی خۆش بێ زیاتر کۆشش بکە زیاتر هەوڵبە زۆر جار کۆمەڵێک ڕستە کۆمەڵە قسەی نەرێنیان زۆر بۆ بەکارەهێنن تۆ لە چیت کەمە چیت لەو کەمترە ئەی خۆ تۆش ئەتوانێ هەشتە بکەیت لە خەتای خۆتە یعنی زۆر جار بۆ نمونە بەدوای ئەوە ناگەڕن نەکا مامۆستاکە توانای دەربڕێنی بۆ ئەم بە شێوەیەک نایبوو بێ ئەم لی تێنەگا مەکتەبەکە لانێ کێشا بوو زۆربەی کات تەنیا لە خودی مناڵەکە بەدوای کێش و مەشاکل نەوێرە بژوڵێتەوە مناڵە بڵە سەعیەکە و جوانە یا دەرەجەکە و جوانە بەڕاستیە ئەم شێوازی مامەڵەکردنا تا چەند دەستی ئەو خوێندکارە سار دەکاتەوە بۆ بەردەوام بوونیان بۆ دۆزینەوەی لێ هاتوویەکان لە خۆیان خۆ یەکشت هەیە لە ئێمە پێوترێنە ئاگا سەتا 98 ئێمە نائاگایە یعنی بە نائاگا ئیشەکەین جاتە ئەو مناڵەکە لە سەرەتاوە ڕایلهێنی پێڵی چیت لەو کەمترا بەراوردی ئەەکەی کە شتێکی زۆر هەڵەیە یان هەنێ دەستاواژەی نەرێنی بۆ بەکارێنی لەو دقەیەیە وا هەز ناکەی کە کاریگەری بدات بەڵام ئەچێتە نائاگای ئەو مناڵەوە یان ئەو قوتابیەوە وردە ئاگای لەگەڵ ئەوەیە ڕائەهێنی کە ئەو کەسێکی شکست خواردووە کە ئەو کەسێکە قەت ناگات بۆ کەسی کە تۆ پێی بەراوردەکەی تەواو ئەو ئیمەیجە لە مێشکی ئەو مناڵەیە دروستەکەی کە ئەو کەسە لە شوێنێکی باڵایە و من پێی ناگەم کەواتە ناشتوانێ هەوڵ نایەت لەو دقا ستۆپەکە یعنی مناڵەکەت عەفوەن تووشی شەلەلی کاتی ئەەکەیت یعنی ئەو شەلەلی کاتیە مەبەستمان لە چیە مەبەستمان لە شەلەلی بیرکردنەوە بیر و بۆچوونەکانیەتی ئەوەستێ ستۆکە بێ ئەڵێت تەواو من توانام ئەمنەیە پەرە بە توانای خۆی نایە پەرە بە مەهارەی خۆی نایە بۆیە ئێمە ئەبێ هاندانەکانمان بە شێوازی ئەرێنی بێت حتى ئێستا لە شێوازی وانەوتنەوەشە ئەو پێڕەوەکرێکە بە قوتابی نەوترێت تێگەیشتیت تەنانەت ئەم وشەیە لەبەرەوەی ئەو قوتابیانی کە تێنەگەشتون هەست بە نەقس نەکەن کاتە ئەمەندە شتەکە قوڵە ئەمەنە وردە تۆ نابێت شێوازی هاندان بە شێوازێکی ئەوە نەرێنی بێ کەوا لە مناڵەکە بکەیت لە بری هاندان پەکی بخەیت ئەگەر ئێمە بتوانین ئیش لەسەر ئەو تانە بکەین کە لە پێشا بۆ سەرکەوتن وتراون لەلایەن کەسە بەناوبانگەکانەوە بۆ سەرکەوتن وتراون وەک ماری پیکفۆرد وتەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێت مەرج نییە ئەوەی کە ئێمە پێمان سەرنەکەوتن بێ لەوانەیە خاڵی دەستپێک بێیان لەوانەیە مانەوە بێت لە کۆتایی ڕێگەکەیە ئێمە بۆی شکستێک نێنین بمێنینەوە جارێ لە شوێنی خۆمانە چکە هەندێک جار هەنگاونان کە هەنگاوی شکستی لە دوایە بۆیە پشیمانی ئەڵێ شەڵە ئەو هەنگاوم نەنایە و لە شوێنی خۆم بۆستامایە بۆی لەوانەیە قوتابیەکەی تەوە نمرەیەکی زۆر باش بێنەوە قۆناغی 12 زۆر باشی تێپەڕانە بچێتە بەشێکی پزیشکی بەڵام لەگەڵ توانای خۆی نەگونجێ لەگەڵ مهارە و حەزی خۆیان نەگونجێ
پزیشکێکی فاشلی لێ دەرچێت پزیشکێکی لێ دەرچێت کە خوا نەخواستە کۆتایی بە ژیانی چەند نەخۆشە بێنێنە بەردەستی خۆیان بۆ ئەو کاتە پەشیمانی ئەڵێ ئیشەڵڵا لە قۆناغی دوانزەیە ئەو نمرەی نەهێنایە و خۆی بە حەز و خولیا ویستی خۆی بەشێکی هەڵبژاردایە بەڵکو ببووە بە ئەندازیارێک و چەنەها پرۆژەی جوانی دروست کردایە بەڵکو ببووە بە مامۆستایەک و چەنەها جیلی جوانی پێگەیاندایە بۆیە ئێمە ئەتوانین بەپێی ئەم پێوەرانە وا بکەین کە هاندانەکانمان پۆزەتیڤ بێت ئەرێنیانە بێت نەک نەرێنیانە و مناڵەکە پەک بخەین لەبری ئەوەی هانی بدەین هەر سەبارەت بە قۆناغی دوانزە و کە ئێمە سەرکەوتن تەنها لە قۆناغی دوانزەیە ئەبین و ئەوش بۆ ژمارەێک لە خوێندکار ئەی چی بۆ خوێندکارانی کە لە نۆی بنەڕەتیەوە پەیمانگایەک هەڵەبژێرێت یان دەچێتە شوێنێکی تر قۆناغی دوانزە نابینێ طبعا من وەکو هەندانێک ناڵم بۆ قوتابیانی کە لە پۆلینۆن وایانێ بچنە پەیمانگاکانەوە بەڵام بەڕای من ئەوە شتێکی هەڵە نییە چونکە ئەو مناڵە ئەبێت تۆ لی تێبگی ئەگەر تۆ لە توانای مناڵەکە تێگەیشتویت ڕەنگە هوەرێکی تیاابێ بۆ نمونە هوەری نواندنی تیاابێت لە نوێی بنەڕەتیەوە حەز بە پەیمانگای هوەرە جوانەکان بکات لەوێەوە بەهرەکانی خۆی زیاتر پارە پێبات و بیرۆزێتەوە بێگومان بەس ئێمە کێشەکەی ئێمە ئەوەیە خێزانەکان هەمووی حەزەکات ئەڵە ئیلا بە قۆناغی دوانزە تێپەڕێنێ ئەنجا لێوە بچێ بۆ هونەرە جوانەکان یعنی ئەوەمان لە مێشکا چەسپیوە خۆی سیستمەکە ئەگەڕێتەوە بۆ سەروی خێزان و سەروی ئێمەش ئەوە چەسپاوە کە قۆناغی دوانزە ئەهەمیەتی خوێندنە ئەمە زۆر مهمە لە خێزانەکانە ئیتر وردە کاڵ بێتەوە قوتابیەکەی من ئەگەر بچێت لە نۆشەوە بچێتە پەیمانگایەک هەر ئەخوێنێ هەر درێژە بە خوێندن ئەیە 5 ساڵی دیکە ئەخوێنە بۆی لە بوارێکا سەرکەوتوو بێ دواتر ئەگەر ئەوەندە زیرەک و لێ هاتوو بێ و حەست بکات خۆی پەرە پێبات ئەتوانێت دوای ئەوەش بخوێنێت ئەتوانێت هەتا ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆر نەوەستێتەوە بەڵام بەداخەوە لای ئێمەوە ئەزانجێت تەنها عنی وەکو پێشتریش وتمان سەرکەوتنەکە تەنها لە قۆناغی دوانزە ئەبینێتە بۆیە من داوام هەیە عنی خێزانەکان ئەمە کاڵ بکەنەوە لەناو خۆیانە و ئەگەر ئەزانن قوتابیەکەی یان مناڵەکەی توانە و مەهارەیەکی لەو چەشنە و لەو شێوەی هەیە کە بتوانێت لەو پەیمانگایە سەرکەوتوو بێت قەچەکە بە هاوکار و یاریدەدەری بێ ئەو زۆر باشترەوەک لە واز لە خوێندن بێنێ چکە هەندێک قوتابیمانەیە ئەگاتە قۆناغی دوانزە واز لە خوێندنەیەرێت بەڵام ئەگەر لە قۆناغینەوە بچوایەتە ئەو پەیمانگایەکە خۆی حەزی لێی بوو لەوانەیە لەوێ ئەوائیل بووایە و ئەو کاتە دووبارە بچوایەتەوە زانکۆ هیچ مشکلەیەکی بۆ دروست نەبووە بۆیە ئەم بیرکردنەوانە جارە خێزانی ئێمە ماوێتی خۆشبەختانە هەنێ خێزانمان هەیە لەمە تێگەیشتۆ یارمەتی خوێندکارەکەیدا بەس بەداخەوە هەنێ خێزانیشمان هەیە هێشتا ماویەتی ئەمانش هەمووی بە ئەرکی یعنی ڕاگەاندنەکانە ئەرکی ئێمە ڕاهێنەرانە ئەرکی ئەو کەسانەیە کە ئیشەکەن لە بواری قوتابی و لە بواری گەشەپێدانی خێزانە وایان لێ بکەن مێشکیان بکەنەوە مێشکیان فراوانکەن کە بتوانن قوتابیەکەیان بەپێی توانە و مەهارەیان خوێندن بکانەکەوەی کە تەنها قۆناغی دوانزە مەرجێک بێ بۆ سەرکەوتنی مناڵەکەی و بڕینی خوێندنی مناڵەکەی خەت و ئیمان بێگومان ئەزانین ئەم خوێندکارانەکە ئیشەڵڵا سەرکەوتوو من ئێستا زۆربەی خەڵک ئەیان ناسێت ئاشنای چیرۆکەکانیان بووە هەر بۆیە ئەمە چاوەڕوانیەکی زۆری لەسەر ئەوان دروست کردووە هەم لەلایەن خێزانەکانیانەوە هەم لەلایەن کۆمەلگاوە زۆرجار قۆناغێکن لە قۆناغەکانی ژیان وە مرۆڤە لەوانەیە لە قۆناغێک لە قۆناغەکان ئیشەڵڵا ئەوان هەمیشە سەرکەوتوو بن بەڵامی تر مرۆڤە لەوانەیە ئەی ڕووبەڕووی شکستێک بووە ئەی گرفتێک لەم ڕێگەیە دروست بوو هەندێک جار ئەم چاوەڕوانیە زۆرە بەتایبەت لەلایەن نزیکەکانیانەوە وایان لێکات بەڕاستی ژیانیان لێ تاڵەکات ئەو کەسە چێژ لە ژیان وەرناگرێت ئەوە نەکەم ئەبێت بۆ خەڵکو بۆ چواردەور ئەم جارە بژی بۆ نمونە لە زانکۆیە هەر بەبەردەوام بێوێنە بێ لە هەموو قۆناغەکانی ژیانە تەنانەت لە قۆناغی کەسی خۆیان لە پەیوەندیەکانیشە ئەم شێوازی مامەڵەکردن و چاوەڕوانی زیاد لە ڕادە ئەبێت چۆن گۆڕانکاری بەسەرابێت بێگومان من هەر جار ڕاوێژم هەبووە ئەو ڕاوێژکە ئەوەی کە هاتۆ بۆلام کە ڕاوێژ بکات لەلام وتێتی من ڕاهاتوم لە سەرکەوتن ئێستا کە شتێکم بەسەریەت لە ژیانی ڕۆژانەیە زۆر لە خەڵک زیاتر پێی ئەشکێم زۆر لە خەڵک زیاتر پێی تێک ئەشکەم لەبەر لەوەتەی هەم پێم وتراوە تۆ سەرکەوتووی ماشەڵڵا تۆ لەو شوێنەی تۆ لەو پلە و مەنسەبوومەکانی یعنی وای لێ هاتووە کە دۆڕانی لا قبول نییە کە ئێمە پێی ئەڵێن دۆڕان چکە هەنێ جاریش تۆ پێویستە بکەویت پێویستە شکست بێنی لە شتێکە بۆی فێری سەرکەوتن بیتامی سەرکەوتن بکەین جا ئەمە لەلایەن کەسانە نامێنێت ئێستا من ئومێدەوارم ئەم یەکەمانی ئێستا ئیشاءالله بەو ئاقارەیان نەڕۆن و تەکیدیشم هەمویان قوتابی زۆر باش و زۆر مستەوایان بەرزە
ئینشەڵا بەو شێوەیە نابێ بەڵام ئەم سەرکەوتنە زۆرەی کە بەدەستیان هێناوە ئیتر هەنگاونانە بۆ ڕێگەیەکی زۆر قرس زۆر سەخت چکە بەپێی ئەم دەرەجەی خۆیان ئەبێ بەشێکی زۆر باش شمولیان کات و ئەچنە بەرزترین بەشی خوێندنەوە کە بەشی پزیشکیە کە هەمومان نەزانین بەشی پزیشکی زۆر زۆر پیرۆزە ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە و ڕێگایەکی زۆر قورسە چکە تۆ لە قۆناغی دوانزەیە ئەو لە سەرکەوتوو بی ئەبێ لە پزیشکەکەیە دا ئەوەندە سەرکەوتوو بیت ئەبێ کەواتە چاوەڕوانیەکە زۆر قورسە زۆر گەورەیە و ئەگەر هەوڵی ببن و توانیان هەبێت زۆر قرس ناکەوێت لە سەریان بەڵام ئەبێ ئاگاداری لانی نفسی خۆیان بن چکە ئەکرێ ئەم لە بواری پزیشکیان لە بواری خوێندنا سەرکەوتووە لە بواری خێزانە سەرکەوتوو نەبێ ئەکرێ لە بواری پەروەردەکردنی مناڵە سەرکەوتوو نەبێ ئەکرێ لە بواری تەندروستی جسمی خۆیان سەرکەوتوو یعنی تۆ ئەکرێ لەو چەند بوارێکا سەرکەوتوو بەس ئەکرێ لە چەند بوارێکی شکست خواردوو بی بۆیە ئەم سەرکەوتنانە ورێ قوتابیەکانمان بینوایان لێ نەکات کە تامی سەرکەوتن گرنگی شکستیشیان لەبیر تەوانێ وایان لێ بکە کە هەر سەرکەوتن بە ژیانی خۆیان بزانن هەر مافی خۆیان بێت کە سەر بکەون بەڵکو کاتە شکستێکەێنن لە خەڵکێکی ئاسایی زیاتر پێی دابکەون و زیاتر پێی ینی چۆک دابن ئەتوانین وا لە قوتابیەکانمان بکەین کە سەرکەوتن بەشێکە لە ژیانیان وەکو چۆنەڵێن ژیان پیانۆیەکە هەم سپیتایە و هەم ڕەشیتایە دەنکە ڕەشەکان ناخۆشیەکانن دەنکە سپیەکان خۆشی و شادیەکانی ژیانن چێژەکانی ژیانن ئەبێ بە هەردووکیانەوە ئێمە عاسف بکەین ئێمە بتوانین پیانۆکەمان بژەنین ئەگەر هەردووکی بەکارنێنین خۆ ناتوانین تەنها بە یەک نۆتە بەس بە نۆتە سپیەکان ئێمە ئاوازێکی جوان بژەنین بۆیە هەموو ئاوازە جوانەکان زۆربەی نۆتە ڕەشەکان و سپیەکانی پێکەوە تیا بەکار هاتووە ئێمە بتوانین مناڵ فێری ئەوە بکەین کە سەرکەوتن و شکستیش بەشێکە لە ژیانی ئەوە و هەردووکیان پێکەوە ژیانێکی شایستەی بۆ هەردوو باڵێن بابەتەکە هەم شکست و هەم شکستیش هەم سەرکەوتنیش ئەتوانین ئەوە بکەینە پێوەرێک بۆ ژیانی خۆمان دایمە من خۆم ئەوم لە ژیانی خۆما داناوەتومە ئەمە دەنکە سپیەکانە ئەیکێ دەنکە ڕەشەکانیەت کاتەکە تۆ چاوەڕێت کرد زۆر قورسیش نابێت زۆر شۆکیشت بۆ نایانێ بۆ ژیانت ئیمان خان چۆن پند لە چیرۆکی سەرکەوتنی کەسێک وەربگرین تاوان سەرکەوتون بەو مانایی کە بەڕێزت باست کرد لە تەواوی ژیانیان سەرکەوتوو بێت چۆن پندی لێ وەربگرینن طبعا کەسی سەرکەوتوو زۆر زۆر بەهرەیەکە یعنی ئەگەر ئەو کەسە هەیبێت ینی لە خێزانەکە کەسێکی سەرکەوتوو هەبێت کەواتە خی گەورە بەهرەیەکە یاوێتی بەم کەسە ئەتوانێ سوودی لێ وەرگرێ جا کەسانی سەرکەوتوو دایمە ئەو کەسانن کە پرشنگدارن یعنی حەزیان بە یارمەتیدانی چواردەور و خێزانەکەشیانە بۆیە منەڵێم هەر قوتابی ئەگەر کەسێکی سەرکەوتوو لە خێزانەکەیەتی نیعمەتێکە و قدری بزانێت و هەوڵ بات شتە باشەکانی وەرگێت ئەم بە شێوازی خۆی جێبەجێ کات نەگەوەی کە بیەوێت پێشتری ژوتمان بەرگی ئەو یان مۆرکی ئەو کا بەبەری خۆیە و ئەمیش تاکێک بێ وەکو ئەو بەڵکو هەوڵ بە ئەوانی کە لە ژیانیانە سەرکەوتو مەستا ئێمە پێشتریش چەند کەسانێکی سەرکەوتومانەیە لە بواری علم نەفسا لە بواری پزیشکیە لە زۆر بواری ترا بواری تڕق تەدریسا ئەم کەسە سەرکەوتوانە ئێمە بێ وەریان گرین ڕێگەکانیان بەکاربێنین ئەو ڕێگەی کە ئەو پێی ڕۆشتووە مەرج نیمنیش بە هەمان ڕێگەیە بڕۆم مەرجە من سوود لەو ڕێگەی ئەو وەرگرم خۆم ڕێگەیەکی تازە بۆ ژیانی خۆم دانم یعنی بە کۆکردنەوەی چەند پۆینتە لە کەسە سەرکەوتووەکان من بتوانم دنیایەکی جوان و جیاوازتر بۆ خۆم پێڕەو بکەم ئەو بە بوارێک سەرکەوتووە من بە بوارێکی جیاوازتر سەرکەوتوو بم واتە با کەسە سەرکەوتووەکان نەبن بۆ پێوەرەی کە بمانێمە ڕێک لەوان بچین بەڵام با ئەوان بەشێک بن لە ژیانی ئێمە هانمان بن وەک هاندانێک بەکاری بێنین بۆ خۆمان و بۆ قوتابیەکانمان زۆر زۆر سپاس سپاس بۆ بەشداریکردنت خاتو ئیمان سەلام ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی کامڕۆ لەگەڵمان بەشدار بوویت